لە هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵایمەتان لێ بێ خۆشحاڵم ئێوارێژ بەرنامەی گەرما و گەرمتان پێشکەش دەکەم. چەند ڕۆژێکە هەڵمەتێکی فراوان لەسەر ئیدارەی گەرمیان هەیە بۆی وەک پێویست ڕوبەڕووی ڤایرۆسی کۆرۆنا نەبوونەتەوە. ئەم ڕۆژ ئیدارەی گەرمیان ڕوونکردنەوەیەکی بۆ ڕای گشتی وەکو خۆیان ئاماژیان پێ کردووە بڵاو کردەوە، بەڵام لەگەڵەوەشدا پێ ناچێت ئەمە بێتە جێگەی ڕەزامەندی بۆ گەرمیانیەکان، چونکە لە دوای ئەوەشەوە هەڵمەتەکە هەر بەردەوامە. بەپێی ئاماری 24 ساعتی ڕابردوو لە هەرێمی کوردستاندا 254 توشببوونێ تۆمار کراوە، لەو ژمارەیە هەفتاویەکیان لە گەرمیانن. هەروەها لە ناو چاکبووەکاندا 5 کەس لە گەرمیان چاک بۆتەوە، لە هەمان کاتدا 4 کەس لە گەرمیان بە کۆرۆنا گیانی لەدەست داوە. ئەمەش بۆتە جێگەی ترس و دڵە ڕاوکێ لای هاوڵاتیان لە ئیدارەی گەرمیان. لە هەمان کاتدا ئەمڕۆ پرۆژەی تیم مۆبایل لە کەلار دەست بەکار بوو کە لە ڕێگەی کۆمەڵێت تیمەوە بەسەر کۆڵانەکانی کەلاردا دەگەڕێن و ڕێنمایی دەدەن بە هاوڵاتیان و توشبوانی کۆرۆنا. بار حاڵەتەوەری یەکەمی گەرما و گەرمدا گفتوگۆ لەسەر ڕوبەڕوونەوەی پەتای کۆرۆنا دەکەین لە گەرمیان. دکتۆر هاوار وشیار بەڕێوەبەری نەخۆشخانەی گشتی کەلار لە ڕێگەی سکایپۆ لەگەڵمدا. دکتۆر هاوار ئێوارەت باش. لە بڵاوکراوەکەتانە ئاماژەتان بۆ داوا کە کراونەتە ئامانج. پرسیارەکە ئەوەیە کراونەتە ئامانج یاخود وەکو پێویست ڕوبەڕووی کۆرۆنا نەبوونەتەوە؟ بەڵێ کرانە ئامانج بکرێن ئامانجیان نەکرێن ئامانج هەر لایەنێکەوە بێت. ئەوەی وەکو ئێمە وەکو تەبیب و وەکو دکتۆرەکان و کارمەندەکان لەسەر ئێمە خزمەتە چ بکرێن ئامانج یان نەکرێنە ئامانج. بەڵام ناشکرێ ئێمە نەکۆڵی لەوە بکەین کە هەمووتان ئاگادارن کە لە سنووری ئیدارەی گەرمیان پێشتر چاودێری ورد ئەنای ئەمڕۆکەزە وجودی نەبووە. ئێمە لێرە بە چەند دکتۆرێکی بێهۆشکاری کەم لەگەڵ چەند یاریدەرێکی بێهۆشکار کە خۆبەخشن 6 ساڵە خۆبەخشن لەم دەبەرەیە تا ئێستا هیچ شتێکیان بۆ نەکراوە و ئەمانش کە لە بەرنامەیەشە باسی کەم کە ئەوانیش بەتەمانی تر نێنە سەرکار و ئەو کارە خۆبەخشی کە هەیەە ئەنجامی نەدەن تاوەکو لە کاتێکە حکوومەتی هەرێم جویان باتەوە هیچ نەبێ گرێبەستێکیان بۆ بکرێت. بەڵام مەسەلەکە لێرە ئێمە ئەم هەتایە ئەم نەخۆشیە ئەوەی باسمان کردو کە هاوڵاتیان ئەبێ خۆپارێزی بکەن. ئەو خۆپارێزی کە هەیە بەدڵمان نیە ئێمە تۆ ناکرێ بڵێ من خۆپارێزی ناکەم و کاتمە نەخۆشخانەشە بێت وەرچاکەوە شتیوا وجودی نیە لە هیچ عالم ئاسەندا سیستمی تەندروستی لای ئێمە لە وڵاتە ئەوەنە بەهێز نییە وەکو سیستمی وڵاتانی تریشکە ئەو چۆشی وڵاتانی ئەوروپادایە ئەوکەی تر هەروازیان لە کێرنتینە وازیان لە پرۆتۆکۆڵی ئێمەش ناڵێن لێرە پرفێکتی نوی لە ساڵسین بەڵام مەشاکلمان هەیە و داواشمان کردووە کە حەل بکرێ بۆمان. یەکێ لە مەشاکلانت چی ئێمە کێشەی کەمی کاربنمان هەیە. ئەوەش کە زۆر مهمە لەو پایبسەیە ئەوەیە کە هیچ کە تۆ دکتۆر سەپەرشتی بابەتەکە کات و سەپەرشتی کوژبەکانە کات و عیلاج ئەوەی کە پێویستە بۆ هەیەکات، بەڵام ئەوەی کە زۆر مهمە کە بە ئینگلیزیەکە پێڵەن نێرسین کە یعنی چاودێکی وردی کارمەند کە کارمەندێکی زۆرت هەبێت هەر نەخۆشەی وای لێ بێت کە بە ئاسانی بتوانێت زۆر عیلاجی وەربگرێت چی پێویست بێت بۆی بکرێت. بەڵێ دکتۆر هاوار چ ئامانجەکەیە لە پشتەوەی کە ئێوە وەک خۆشتان ئاماژەت پێدا بکرێنە ئامانج؟ من لەسەر ئەو بابەتی ئامانج و ئەم شتانەوە بۆ پێشتر باسم کرد. ئێمە وەکو شەخصی خۆم نەوەچ ئەوانیش هەنێ خاڵیان ڕاست بێت و ئەو بەڕێوەبەرایەتی تەندروستی کە هەراگەم لێ نییە کە وەڵامێکی لا بێت دەوانێت چکە بەڕاستیەوەی من وەکو خۆم وەکو نەخۆشخانەی گشتی کەلار ئەوەنەی محتەمەم بەوت و ژوانەی کە لە ناو قاوشەکان و خۆم بە شەو و بە ڕۆژ لەگەڵ ئەستافێکە لەوێم لە ناویانەمەوەە بەڕاستی گوێ بە هەر ئەزان 4 ڕۆژ هەر سۆشیال میدیاوان نەکردوانە محتەمی لەبەرەوەی بەلای منەوە مهمە کە ئەو ژوانی لای ئێمە بتوانین باشترین چارەسەریاوە ئێمە ڕۆژانە خۆمان لەگەڵ پزیشکەکان لە 24 ساعتەکە توانم بڵێم لە 10 ساعت زیاتری وەکو پزیشکی پسپۆڕێمە لە ژوورەوە. من خۆم دکتۆری پزیشکی پسپۆڕی بێهۆشکاریم. هیچ پزیشکێکی پایە بڵندم نییە کە لەژێر چاودێری منە لەوێ کار بکە. ینی خۆم و ئەو یاریدەرە بێهۆشکارین کە لەوێن ئەگەر ئێمەمانێ بڵێن بەم سیستمە و بەم شێوەیە باشترین خزمەت پێشکەشکردنەوە دڵنیا بکەنێتەوە. خزمەت بۆ شێوەیە پێشکەشێک لێ کە هەر نەخۆشێک
یا هەر توشببووە یان دوو توشببوو کە لە ژوورێکان بێکەوە کارمەندێکی تەندروستی ئاگای لێبێ کارمەندێکی چارەسەری سروشتی ئاگای لێبێەوە کارمەندی جایگەری بۆشکار ئاگای لێبێن بەوادە دەکەمەوە کە لێرە هەین بەڕاستی هەرەوە لەپریاکەوی و ئێمە ڕێژەی چاکبوونیشمان زۆرە ئەوە نییە کە لە میدیاکانە بڵین بە ئامار بڵاوکرێتەوە چکە خۆ دەزانی بۆ نمونێمە 1510 توشببوومان هەیە بە ئاماری خۆمان ئەم 1510 توشببووە 332 چاک بووەوە وەڵام چۆن ئەم 1500 هەمووی ناتوێتە نەخۆشخانە زۆربەی لە دەرەوە لە ماڵەوە خۆی کەرنتین کردو یا باخێکشێ بۆ چۆتە باخەکەی 2 هەفتە 3 هەفتە ناتوێتەوە بەڵام ئاماری چاکبوونەوەکەی لە ئێمە نییە کەواتە ڕێژەیەکی باشی باشبوونیش هەیە بەڵام ئەمە شتێکی سەیریش نییە گەر هەر هاوڵاتێکی هەر خەڵکێک بمرێت بەخۆشەوە احتیمال ئێمەش لەبارەی ستافەوە دکتۆر هاوار ئێوە پێشوەختە ئاماژەتان بۆ کردو یاخو لایەنەکانی پەیوەندیدار لە ئیدارەی گەرمیان لە حکوومەت ئاگادارتان کردنەوە کە وەکو پێویست ستافتان نیە چونکە زۆنەکەی ئێوە بەرفراوانیشە ئیدارەیەکی گەورەیە بەڵێ من پێشتر زۆر جار داوام لە بەڕێوەبەرایەتێکی تەندروستی گەرمیان کردووە کە ئەبێت کێشەی کەمی کارمەند هەل بکرێت چونکە ئەمە لە سنوورێکی گەورەین و ئەو کارۆندانی کە هەمانە ئەبێت بێت لە بەشی کۆرۆنا داوام بکەن ئەو پلانی کە مندان هەم بوو پلانی کە هەمە ئێستاش ئەوە بوو کە هەر 2 مانگ جارێک 50-60 کارمەندجیا بکرێتەوانێ و ئەم 50-60 کارمەندە لە قاوشەکانی کۆرۆنای کار بکەن دوای 2 مانگ 50 تر بێتە شوێنی بەڵام چۆن بێتە شوێنی 50 پێشتر حازر کرابێت نەوەکو ئەگەینە سەری مانگ و دوو کارمەندمان بۆ بێت ئەوەی کە بەلای منەوە مهمە ئێستا تیمێک دابنرێ لە 60 کەسی هەر هەفتەیەک دوای ئەو تیمێکی 60 کەسی تر حازر بکرێت بۆ سەری 2 مانگی کە تەواو ئەبێت بۆی ئەمانە فێر بمدان چۆن کارەکەن چۆن تەسەڕوفەکەن لەناو قاوشەکانە چۆن هەڵسوکەوت دەکەن ئەوەی کە من پێم باش بوو ئەوە بووە لەگەڵەوەشە کە زۆر من جەختی لە یەکەمەوانێ ئەوەیە کە پزیشکی پایابڵندی بێهۆشکاریمان بۆ دابین بکرێت چارەسەری سروشتی کارمەندی چارەسەری سروشتی ئەمانە زۆر ضرورن بەڕاستی بۆ ئێمە بەڵام بەداخەوە ئێستا ئەوانە هیچیمانە لە گەرمیان ئێمە ئێستا لەم گەرمیان لەم دەبەرەیە کە خۆتان ئاگادارن سلێمانیش هەر فرایەتوانە فرای توشببووەکان و نەخۆشەکانی خۆیان بکەوێت ناتوانێت فرایوانی ئێمە بکەوێت کەواتە ئێمە لێرە بەم توانە سنوورداری کە هەمان لە توانای مرۆیی هەر ئەوەندە ئەتوانین فریا بکەین بەڵام زۆر زیاد دڵنیامن کە زۆر زیاتر لە کاری خۆشمان کردووە بەڵام هەنێ بەکاری شوەیە کە منیش خۆم گلەیم لێ هەیە و حەزەکەم باشتر بێ بەڵام ئەمانایەوە نی کامانەیە کە خۆشتان گلەیتان لێ هەیە بەڵێ زەمانایەوە نییە کەیتر ئەمە ئەکیت بتەوێت نەتەوێت کەم و کورتی نەک لە سنووری داری گەرمیان لە هەموو سنوورەکانە ئەبێت بەڵام نیمەکە لە چیاکەم کەم و کورتێ بێت چارەسەر تر بە هەوڵی ئێمە بێت بە هەوڵی لایەنەکانی تر بێت هەج لایەنە بوومە چارەسەر بەڵێ ئەو داتانەی کە هەیە لەبارەی توشبوون بە کۆرۆنا لە ئیدارەی گەرمیان بە شێوەیەکی گشتی ئەتوانین پێ بڵێن جێگەی مەترسیە خۆی یعنی ئەم ڤایرۆسە تەواو لە نەک لە سنووری داری گەرمیان لە هەموو پارێزەکانە بڵاوەتەوانیە و داتاکان بەرزە هیچ پەیوەندیی بە ئیدارەی گەرمیان نەتەنیاوە داستانی ئیدارەی گەرمیان شوێنێ بوو کە لە زۆربەی شوێنەکانی تر توشببوو زۆر بوو لە ئێمە هیچ توشببوویەک نەبوو بەڵام ڕێکارە خۆپارێزانێک کە نەکرا ترچ لەلایەن هەوڵاتیان خۆیانەوە بێت مەسەلەن هاتوچێ بینیت پارێزگاکان کە هەیە ئێستا مەسەڵەن ئیدارەی گەرمیانەوە بەسەر چاوەیەک بە سلێمانی پێ بەسەر چاوەیەک بۆ ئیدارەی گەرمیان شتێک نەماوە ئیدارەی گەرمیان یان سلێمانی دەیەکن چاکاتوانە بەڵام هەمووی توشببووە هەیە توشببووش وەکو باسم کردت ئەبێ بابەتەکە بۆ شێوەیە خەڵک والیکی واتەوە بترسێت ناکێت ڕێژەیەکی باشی باشبوومان هەیە و ئەکید دڵنیاییشەوە حاڵەتی مردن ئەبێت بەڵێ لە ڕووی کارمەندەوە ئاماژەت بە کەم و کورتی و پێداویستەکانتان کرد لە ڕووی پزیشکیەوە پێداویستەکانتان وەکو خۆی لەبەردەستا هەیە پێداویستی پزیشکی بەڵێ ئەکید ئێمە ناتوانین بڵێن لە سا مەزبوطی کەم و کورتیمانە هەن هەیە لە ئێمە لە هەڵوشانکەوەی کەم کورتەکان باشتر بکەین ئێستا لە کەناڵی ترباسیەوەم کرد ینی ئێمە
هەموویەوە 10 ئامێری هێنا 11 ئامێری هێنا ستانی دەستکردوان هەیە ئەمە ئامێرانە جاریوە لە پڕاوەستێت من دوێنێ یەکیشیان تەڵێنە سۆندەی پێێتی ئەو خراپ بوو سێنسەری هەسەی هەیە خراپ بوو ئەو جیهادە تەواو کاری پێ ناکرێت تۆ مەجبوری تەلەفۆنەکەی تا شەریکە بۆ دێن یا لە شوێنی ترەوە بۆ دێت هەرەوەی پێچێ پاسجاباسیەوە کە تۆ بۆ منە 100 ئامێری هێناسەدانی دەستکردت هەیە ئەم 100 هەرس بەکارت هێناوە لە پڕان لە توژبێکی دوێت و پێست یعنی تۆ مە ناکەی وڵێ من 100 دانشم هەیە لەسەر ئەو یەکدانەیە کەواتە تۆ هیچت نەکردووە بەڵام ئەمە پێداویستی پزیشکی ئۆفسەی منە تا هەبێت هێشتا بەڵێ لە تاقیەکاندا پێداویستە پزیشکان وەکو خۆیت ئێمە زیاتر وەکو چارەسەر باست کرد دووارێکی تەواو لە ناو تاقیەکانیشدا کێشەی کەم و کورتیتان هەیە یاخود نیتانە تاقیگە بۆ کۆرۆنا یان بۆ فاسی کۆرۆنا یان بۆ کۆرۆنا بۆ فاسی کۆرۆنا بەڵێ هەر لە بدایەتەوە ئێمە لەم سنوورە کە توانیمان پشت بە خۆمان بەستین بەڵێ ناڵم لە بدایەتەوە بدایەت چکە زۆر سلێمانی زۆر هاوکاری کردین بەڵام تەنوێت لە قۆناغێکی ترا یشنەوەی کە خۆمان بتوانین پشکنینەکان بکەین ئێستا لە زانکۆی گەرمیان پشکنین نەکرێت لە تاقیگەی خۆشمان پشکنین نەکرێت پشکنینەکانیش بەردەوامن هەرو کاتەش تقریبا 2 مانگ ئێستاش ئێمە لەگەڵ پەیمانگای تەکنیکی کەلار کەما بیتیان بەبەرێن هەنای ئێستا شەراوان هاوکارمان و هاوکاری دەستگای مرۆیمان ئیشێکی تام لەم ڕۆژێکی باش بەحسن هەیە ڕۆژانە لە سنوورداری گەرمیان 200 سەرەوە فاسەکرێت جا ئەگەر بێ مەقارنێکی هەنێ محافظە هەیە یعنی ئێمە تۆزێکمتر لەوانە بەڵێ یەکێ لەو بابەتانەی کە پێیوەستە بە بابەتی چارەسەرکردنەوە لە ئیدارەی گەرمیان یاخود لە زۆربەی قەزاکانیش باس لەوە دەکرێت کە توشبووەکان بیر لە چارەسەر لە کۆڵانەکانەکەنەوە لای یاریدەدەری پزیشکەکان ئەمە لە گەرمیانە زۆرە یاخود کەمە ئەکرد دەما بێ پلانی بەڕێوەبەرایەتێکیشی تەندروستی تیمەکانی خۆپاراستنێکەوە شوێنانەوە سەرکاتوانێت کەەوەی تا باز بێتشکەنەوەکو خۆم بەڕاستی لە نەخۆشخانەی گشتی کار لە کەس سنووری نەخۆشخانەکەی منەوە کارەکەی من لەوەیە ناسمە ناو بازاڕ مەجالیەوەشنەوە بەڵام باز ئەکرێت دەکەیت نەک لە ئیداری تا شوێنەکانی تریشە ماوەت دکتۆر هاوار وشیار بەڕێوەبەری نەخۆشخانەی گشتی کەلار سوپاس کە لە تەوەری یەکەمی گەرما و گەرم لەگەڵماندا بووی ناوبڕێک وەرەگرین و تەوەری دۆم دەست پێ دەکات لەگەڵماندا بمێنەوە جارێکتر سڵاوتان لەبێ خۆشەویستان شانۆی سیاسی عێراق لە چاوەڕوانی و هەنگاوانەدایە کە ساڕێژی برینی عێراقیەکان دەکات بە تایبەت لەم دۆخە داراییە قورسەدا کە عێراق پێیدا تێدەپەڕێت لەسەروی هەمویانەوە وەڵامدانەوەی داواکاری خۆپیشاندەران و ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە لە بەرامبەردا کەسایەتی یاخود کارکتەری ئەم پرسا و ئەم بابەتانە کە مستەفا کازمیە لە هەر هەنگاوێ یاخود پرۆژەیەکدا هێندەی دۆست دوو هێندە نەیاری بۆ پەیا دەبێت ئەمڕۆ یەک لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق داوای کردووە بەر لەوەی 100 ڕۆژی دیاریکراو بۆ هەڵسەنگاندنی تواناکانی مستەفا کازمی تەواو ببێت لێپرسینەوەی لەگەڵدا بکرێت لە بەرامبەر و کارانەی کە کردوویەتی لە تەوەری دۆمدا گفتوگۆ لەسەر بارودۆخی سیاسی عێراق دەکەین بەڕێز محمود خۆشناو وەکو چاودێری سیاسی لە ستودیۆکانی هەولێر لەگەڵمدا بەڕێز محمود ئێوارەت باش لەو کاتەوەی کە کازمی هاتووە تا سەر حکوم یاخۆ بۆتە سەرۆک وەزیران بارودۆخی سیاسی لە عێراقدا جێگیری بەخۆیەوە بینیوە زۆر سپاس کاک یوسف و سپاس بۆ بینەرانی گەلی کوردستان لە دوای مانجی تەشرینی 2019 خۆپێشەندەرەکانی عێراق بە کۆمەڵێک داواکاری یەکیان لە گۆڕینیان دەست لە کارچێشانەوەی حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی و دوجار پاڵپشتی مەرجعیەتی ئاینی و ناکۆچی لایەنە سیاسەکانی بەدواوە خۆی داهێنا لەسەر شێوەی دەست لە کارچێشانەوەکەیان بەردەوامی حکوومەتی کاربڕێکەریان دەستنیشانکردنی کەسایەتێک بۆ متمانە پێدان و ڕاستپاردن لەیان سەر کۆماری عێراق 2000 متمانە پێدانی لە ئەنجومەن نوێنەرانی عێراق
ئەو ناکۆچە سیاسیانە ڕەنجی داوە لە شێوەی ململانەی شارەوەی نیوان بەشێک لە هێزلانە سیاسەکان کە لە سەرشانیان بوو ئەو کەسایەتی دەستنیشان بکەن. بۆیە ناسەقامگیری سیاسی عێراق لەو کاتەوە نەبوو لە سەرەتای تشرینەوە، بەڵام لە پێش ئەوەشەوە کۆمەڵێک ناسەقامگیری ئامنی، ناسەقامگیری ئابووری لە کۆمەڵی قۆناغدا 2000 بە سەقامگیری سیاسی بەردەوام ماوەتەوە لە عێراق بەتایبەتی لە دوای 2006ەوە تا ئێستا هەندێک جار زۆر باش بووە، هەندێک جار ناسەقامگیری زۆر خراپ بووە. ئێستا ئەوەی لە عێراق دەگوزارێت لە پاش ڕاستپاردنی و متمانە پێدانی حکوومەتەکەی کازمی و خودی کازمی پێدەچێ ملانە شاراوەکانی نیوان هێزولانە سیاسی شیعەکانی عێراق بەتایبەت قوڵ بۆتەوە دابش بوون بەسەر کۆمەڵێک بەرژەوەندی لەناو سیستەمی سیاسی عێراقدا. عێراق لە کاتێکیدا هەتا سونەکانی عێراقیش ئەوانیش دابش بوون بەسەر کۆمەڵێک ینی ناکۆچی لە نێوان لەلایەک تورکیا و قەتەر لەلایەکی تریشەوە ئیمارات و سعودیە. بۆیە کوردیش بەدەر نییە لەو ناکۆچیانێک کە هەن و کاریگەری فاکتەرە دەرەچەکان لەسەر سیاسەتی ناوخۆی عێراق. بۆیە ئەو ناسەقامگیری لە عێراق دەگوزارێت بە تەکید کاریگەری لەسەر ڕێڕەوی سیاسەتی حکوومەتەکەی کازمی و حکوومەتەکەی ینی وەزارەتەکەی. بۆیە ئەمە من پێم وایە ئێستا لەو بەرژەوەندی بەشێک لە سیاست مەدارە باڵەکانی عێراق کە بڕیاری سیاسی عێراق لەناو ئەنجومەن نوێنەرانی عێراق زۆرینەی پەرلەمانی لەناو ئەنجومەن نوێنەرانی عێراق بەدەست ئەوانەوەدایە ناکۆچی ئەو بین نێوان حکوومەتەکەی کازمی و بەرنامەی حکوومەتەکەی کازمی لەگەڵ ئەو بەرژەوەندی ئەو کەسایەتیانە بەڕاستی تووشی پێکدادان بووینە و کازمی ناتوانانی پێم وایە لەو قۆناغە ئەگەر پاڵپشتی تەواوی نەبێت لەناو ئەنجومەن نوێنەرانی عێراق پاڵپشتی تەواوی دەرەچی و ناوخۆیی نەبێت بتوانانی پەرە بە یان بەرنامەی کارە پەسەندکراوەکەی ئەنجومەن نوێنەرانی عێراقی خۆی جێبەجێ بکە. بینیمان لە ماوەی ڕابردوو حکوومەتەکەی کازمی تووشی ڕوبەڕووی کۆمەڵێک کێشە و گرفت بۆ ڕوبەڕووی تەنانەت هێز جوڵێنرا بەرە و شوێنی حکوومەتەکەی کازمی شوێنی هەتا ئیقامی حکوومەتەکەی کازمی لە ناوچەی سەوز. ئەوانە هەمووی ئاماژان بەوەی کە حەجمی تەحەدیاتی بەرامبەر حکوومەتە کازمی زۆرن. کورد گرنگ لەوەیە کورد لەناو ئەو سیستەمە سیاسی و لەناو ئەو جێژاوە سیاسی کە لە عێراقدا هەیە چۆن دەتوانی ئەو مانۆرە سیاسیانەی کە لە حکوومەتی عێراق دروست دەبن ئەو ناکۆچە سیاسیانە ناو وەکو باسم کرد ناکۆچە شاراوە سیاسیەکانی ناو هێز و سیاسی شیعەکانی عێراق و سونەکانی عێراق کورد چۆن بتوانی لەناو ئەو بەر باسی کورد بەرز محمود ڕۆلی خۆی بتوانی مافەکانی قەبارەی تەحەدیاتەکان یاخود ئەو ڕێگریانەی کە بۆ مستەفا کازمی دروست دەکرێت زیاد دەکەن. ئەمە نیشانەوەیە کە حکوومەتەکەی بەهێز یا حکوومەتەکەی لاوازە. خۆی حکوومەتی عێراق وەکو باسم کرد لە کۆمەڵێک قۆناغ بەهێزی بەخۆی و بینی و ئەویش پەیوەندی بە کۆمەڵێک فاکتەرەوە هەبەوە فاکتەرەکان بەشێک لە فاکتەرە دەرچەکانە هەر کاتێک دوو فاکتەری دەرەچی کاریگەر کە بە دوو محور دەناسرێن محوەری ئێرانی و محوەری ئەمریکی بیرمان نەچێت ئێستا محوەرەکان فراوانتر بوون ینی قەتەر و تورکیاش هاتوونەتە سەرخەت لەلایەک ترەوە رووسیا و چینیش هاتوونە سەرخەت ینی بارودۆخی سیاسی عێراق کۆمەڵێک فاکتەر کاریگەری لەسەر و بارودۆخە هەیە سەقامگیر بیان سەقامگیر نەبێ. ئێستا ئەو حکوومەتەی ئێستا حکوومەتێکی ڕوبەڕووبوونەوەی یانی دەتوانین بڵێن ئەو حکوومەتی تەوافقی نییە حکوومەتێک نییە کە بێوێ لەگەڵ هێز و لایەنە سیاسەکان لەسەر بابەتێک ڕێککەون و لەسەر ڕێککەوتنەکە بەردەوام بنیان بیانەوێ ئەو کەلتورە سیاسیان ئەو بارودۆخە سیاسی ئابووری دارایی ئەمنی عێراقی کە لە ڕابردوودا هەبوون ئەو بتوانانی بەردەوامی بەو بارودۆخە بدە بە پێچەوانەوە ئاماژەکان پێمان دەڵێن کە حکوومەتەکەی کازمی و خوتی کازمی دەیەوێت گۆڕانکاری لە شێوەی حکمڕانی عێراق بکە و گۆڕانکاریانە هەز بەوە دەکرێت کە کازمی هێزێک لە پشت کازمی ودانە وەکو باسمان کرد کە لیستێک بە ناوی عێراقیون بە سەرۆکاتی عەمار حەکیم دروست بوون ئەنجومەن نوێنەرانی عێراق لە هەمان کات بۆنی ئەوە دەکرێت کە هێزێکی سیاسیان کۆمەڵێک کارکتەری سیاسی لە عێراق بەنیازن لە هەڵبژاردننی داهاتووی عێراق بستنە لیستێکی گەورەی عێراقی سونە و شیعە کوردیش تێدابی ئەو لیستە تا بتوانن کازم لە دەروی ئەو لیستە بێ بەڵام پاڵپشتی کازمی بکەن بۆ قەناغی داهاتووی عێراق ئەوە کە ئاماژانە بۆم پێمان دەڵێن کە ئەمریکا پاڵپشتی ئەو تەوەجوهە دەکات بەڵام ئەوە ینی تەحەدیات نیە بێ ڕوبەڕووبوونەوە نیە ڕوبەڕوونی سەختی بەرامبەر ئەو پرۆژەیە هەیە لە عێراق هەموو لێکدانەوەکان پێمان دەڵێن کە حکوومەتەکەی کازمی ڕوبەڕووی ینی تیارێکی سەخت دەبتەوە لە عێراق ئەو تیارە
کۆمەڵک هێزی وەلایی ناسراون ئەو هێزانە چەکداریان هەیە لە واقعی ئەمنی و کارگیری لە ناو پارێزگەکانی ناوەڕاست و باشووری عێراق بوونیان هەیە لە ڕووی سەربازیەوە لە پارێزگەکانی لە پارێزگەکانی ناوەڕاستی عێراق بەرەو باکووری عێراق لە ڕۆژئاوای عێراق و لە مووسڵ بوونیان هەیە کاریگەریان هێسە لەسەر بڕیاری سیاسی ناکۆچیان هەیە لەگەڵ هێز بەشێک لە هێزە سیاسەکانی سوننا لەسەر شێوەی هەڵبژاردننی داهاتوو هەڵبژاردنەکە پێشوەختیان هەڵبژاردننی گشتی بی لە عێراق هەردووچیان ناکۆکن لەگەڵێک بۆیە هەموو ئەوانەی کە پێمان دەڵێن بە کورتی دەتوانین لە دووکەوانە پێیان بڵێن کە باردۆ خۆچی ناسەقامگیر چ سیاسی بی چ ئابووری لە عێراق ئەو کاریگەریانە یعنی باوەکو باسم کرد کاریگەری دەرەچین ینی بەشێکی زۆری ئەو باردۆخە کە وای لێکردن عێراق سیستەمەکی سیاسی ناسەقامگیری هەبی کاریگەری فاکتەر دەرەچەکان يعني التقاي ناکۆچەکانی ئەمریکا و ئێران لە عێراق وای لە عێراق کردووە کە هێزە سیاسەکانی عێراق دابش بن بەسەر ئەو میحوەرانە دابشبوونی ئەو هێزلانە سیاسی عێراقیان لەسەر ئەو میحوەرانە کاریگەری نێگەتیفی کردی لەسەر بارودۆخی سیاسی عێراق ئەو کاریگەری نێگەتیفە بەتەکید ڕنگدانەوەی لەسەر ئابووری دەبی ڕنگدان لەسەر دارایی دەبی ڕنگدان لەسەر شێوەی مامەڵەکردنی هێزلانە سیاسەکان لەگەڵ یەکتر تەنانەت ڕنگدانەوەی دەبێت شێوەی مامەڵەکردن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و پارێزگەکانیش بۆیە ئەگەر حکوومەتی عێراقی بەرەو سەقامگیری سیاسی بەلانی کەم سەقامگیری سیاسی نسبی نەبێتەوە بەتاکید ناتوانانی بەسەر ئەو تەحەدیاتانی کە ڕوبەڕووی دەبێتەوە تەحەدیاتی ئابووری سیاسی ئەمنی ناتوانانی بەسەری زاڵ بێت یعنی دەکەیانی حکوومەتی کە مستەفا کازمی سەرۆکایەتێکە حکوومەتی تەنها ڕوبەڕووبوونەوە بێ لەگەڵ ئەوانەی کە لە عێراقدا وەکو خۆت ئاماژە پێدا وەلاییان بۆ دەرەوەی عێراق بێ ینی حکومڕانی بەم جۆرە ئەکرێت وەکو خۆمان هەمومان دەزانین ینی حکوومەتی عێراق حکوومەتێک نییە لە ئەنجامی فاکتەر ناوخۆیەکان و دروست ببی لە ئەنجامی متمانەی خەڵکەوە دروست ببی بە مطلقی بەڵێ ڕۆلی هەبووە خەڵک بەشداری هەڵبژاردننی کردیە کاریگەری بەڵام کاریگەری سەختەکە کاریگەری زۆرەکە کاریگەری دەرەچیە ینی فاکتەر دەرەچەکان ڕۆلیان هەیە لە عێراق ئەوە ناتوانین ئینکاری بکەین ئەمە ناتوانین باز لە شتێک بکەین کە بوونینە لە عێراق بۆیە ینی من هەموو جارە پێدەن بە عەرەبی وشک هەیە لە مصطلحی سیاسی پێدەن التقاء المصالح وتقاطع المصالح يعني ئەو بەرژەوەندیانەی کە لە نێوان هێزلانە سیاسەکان و چ ناوخۆی بچ دەرەچی بیان يعني حتى ئەو هێزلانە سیاسیانە لە ڕووی ئابووری و لە ڕووی سیاسی لە ڕووی ئەمن لە ڕووی جیۆپۆلیتیکیشەوە لە عێراق يعني جیۆسیاسیشەوە لە عێراق ئەوانە ڕۆلی هەیە عێراق ئەگەر باسی ئەمریکا بکەین ئەگەر باسی ئێران بکەین ئەگەر باسی قەتەر و تورکیا بکەین ئەگەر باسی ئیمارات و سعودیا بکەین ینی ناکۆچەکانی هەموو خۆسۆتە ناو عێراق ناو سووریا ناو یەمەن عێراق نەیتوانێت لە ماوەی ڕابردوو بەهۆی ئەو فاکتەرانە بتوانانی زاڵبی بەسەر ئەو خەڵانێک کە باسمان کرد بۆیە پێویستە بۆیە ئەو حکوومەتە پێمان پێوی دەڵێن حکوومەتی ڕوبەڕووبوونەوە ڕوبەڕوونەوە چی خۆتەزانی لە ئەو حکوومەتە لە ئەنجامی لە خۆپێشاندانە هاتەکایەوە ئەو خۆپێشاندانە کۆمەڵک شیعراتی بەرز کردەوە یەک لەوانە ڕوخانی سیستەمی سیاسی عێراق و گۆڕینی سیستەمی سیاسی عێراق گۆڕینی سیستەمی سیاسی عێراق واتە هەموو ئەو هێزلانە سیاسەنە کە لە عێراق هەن بە دەردەکەون لە سیستەمی سیاسی عێراق و ینی وەکو شۆڕشێک وایە وەکو انقلابێکی سپی وایە بۆیە حکوومەتی کازمی هاتوۆتە سەر ئەوە پشت بەستن بەو داواکاریانە پشت بەستن بە کۆمەڵک هێزلانە سیاسی کە دەیانوێت سوود لەو بارودۆخە لە بینی خۆپێشان داواکاری خۆپێشان دەران و ئەو بارودۆخە سیاسی و ئابووری کە لە عێراق هاتەکایەوە کۆمەڵک هێزلانە سیاسی دەیانوێت سوود لەو بارودۆخە ببینن بۆیە کازمیش لە هەمان کات وەکو کارکتێرێکی سیاسی وەکو ینی جێبەجێکردنی کۆمەڵک استراتیجیەت کە ئەو پێی وایە ئەگەر ڕوبەڕوو لە ڕووی ڕکلامەوە بی لە ڕووی ئەعلامەوە بی لە ڕووی واقعیەوە بی لە ڕووی ینی هەندێک شتی مانۆریش بی ئەو بتوانی ئاماژەیەک بدە بە خۆپێشاندەران ئاماژەیەک بدە بەو بەشێک لەو شەقامەی کە دژی ئەو هێزلانە سیاسە نەبوون لە ڕابردوو ڕوبەڕوو بەشداری خۆپێشاندانیان کرد ئەگەر بەشداری خۆپێشاندانیش نەکرد بەڵام ئەوان لە ناخەوە لە دژی ئەو سیستەمە سیاسە بوون بۆیە کازمی هەوڵی ئەوە دەدا سەرنجی ئەو لایەنە جەماوەریە بەلای خۆی ڕابچێشی کە ئەوان دژی سیستەمی سیاسی عێراقن بۆیە خەیاری ڕوبەڕوونەوە بژاردەی ڕوبەڕوونەوەی هەڵبژاردیە بەرامبەر کۆمەڵێک بابەت یەک لەوانە کە باز لەوە دەکرێت کە ئەو دەوڵەی عەمیقە لە عێراق باز دەکرێت ئەللا دەوڵانی نەبوونی دەوڵەت یان دەوڵەتی عەمیق لە عێراق قوڵ لە عێراق باز دەکرێت ئەو دەیە ڕوبەڕووی ئەو هێزلانە سیاسی بن کە پیادەی ئەو سیاستە دەکەن لە عێراق ڕوبەڕووبوونەوەی ئەوانە بۆ ئەوەیەتی ئاماژەیەک وەکو باسم کرد بەو بەشەی دانیشتوانی عێراق بدە کە ئەوان لە دوجار پاڵپشتی سیاست و استراتیجەتی کازمی بکەن و پاڵپشتی استراتیجەتی گروپەکەی کازمی بکەن لە ئایندە نەک لە ئێستا ئەگەر گریمان هەڵبژاردننی پێشوەختە کرێن هەڵبژاردننی لە کات و ساتی خۆی ئەنجام درا
بۆیە کازمی ئەو هەوڵە دەدا لێش یعنی ئەوە بەنیەتێککە و بەنیەتی باشەوەش ئەگەر سەیری هەنگاوەکانی کازمی بکەن هەنگاوەکانی کازمی هەنگاوی عملین هەنگاوەکان بەرەو چاکسازی لە عێراق هەنگاوەکان بەرەو گۆڕینی ڕووی سیستەمی سیاسی عێراق بەرەو سیستەمی سیاسی باش یعنی ئەوە عێراق پێویستی بە پیاوی دەوڵەتە پێویستی بە پیاوی قەیرانیە لە ماوەی ڕابردوو بە تایبەتی لە پاش غیابی مامزلال لە 2012ەوە عێراق محوەرێک نەما کە عێراقیەکان کۆکاتەوە هەموو ڕەنگە جیاوازەکان و ناکۆچەکانی عێراق کۆکاتەوە لە سەمێزێکی گفتوگۆ بتوانی بە پرۆژەیەکی نیشتیمانی دەربکەوێت پرۆژەیەەکە کاریگەری پۆزیتیفی لەسەر عێراق ئێستا عێراق ناکۆچی لە بینی هێزە سیاسەکان تەنانەت ئەو هێز لایەنە سیاسیەکان کە لەسەر پێکاتەکی عێراق هەژمار دەکرێن بۆیە کازمی هەوڵ دەدا ئەو سیاستەی بەرز محمود ئەمە دوای ئەوە استراتیجەتی خۆی گروپەکانی بەرامبەر گروپەکانی بەرامبەر بە مستەفا کازمی هەروە بە ئاسانی ئەم شتانە لە مستەفا کازمی قبوڵەکەن نەبەتەکید ئەم بۆیە باسمان کرد گوتمان حکوومەتی ڕوبەڕووبوونەوەیان کازمی سیاسەتی ڕوبەڕووبوونەوە پێڕاو دەکا بەتەکید ئەوانە لە بەرامبەر ئەوەدا هێز بەکاردێنین لە بەرامبەر ئەوەدا سیاست فشاری سیاسی لە ئەنجومەنی وەرانی عێراق بەکاردێن وەکەوەی باس کرد لە دەستپێکی بەرنامەکە گوتت ئەندامەکی پەرلەمان باز لەوە دەکات کە حکوومەتی کازمی پێویستی لێ پسینەوەی بکرێت لە ئەنجومەنی وەرانی عێراق لەسەر ئەدای خۆشمان ئەزانین حکوومەتەکەی کازمی نەگەشتوتە 3 مانگ لە حکوومەتەکەی کە ناتوانانی لەو بارودۆخی سیاسی و ئابووری کە لە عێراق تێدا هیچ شتێک ئەنجام بدات تەنانەت ناتنی پرۆژێک دروستکردنی یەک قوتابخانەیە خوێندنگە لە عێراق ئەنجام دەبوو ماوە زەمەنی کە باسمان کرد بۆیە یعنی ئەوە بەشێکە لەو ڕوبەڕووبوونەوەی بەرامبەر یعنی ئەو هێزەی بەرامبەر کە ڕوبەڕووبوون ئەویش بە هەمان شێوە سیاسەتی ڕوبەڕووبوونەوەی کازمی هەڵبژارد بوو پێی وایە ئەو سەرکەوتنی کازمی لەو استراتیجیەتە ئەوان لاواز دەکات لە هەڵبژاردننی داهاتوو لاواز دەبن بنکەی جەماوەری خۆیان لە هەڵبژاردن لە دەست دەدەن ناتوانن مانۆری سیاسی گەورە بکەن لە عێراق بە تایبەتی ئێران ڕوبەڕووی سیاسەتێکی سەختی دارایی و ئابووری بۆتەوە لە هەمان کات سیاسەتی ینی ئەوەی کە پێ دەڵێن ضغط القصوى ینی فشاری بەهێز کە لە ئەمریکا بەسەر ئێران سەپاندوێتی ینی ئەوانە کاریگەریان دەبی لەسەر ئەو هێز لایەنە سیاسیانە کە دانێ ڕوبەڕووی کازمینەوە کازمیش بۆیە ینی ئەو استغلالی یان دەرفەتی ئەوەی قۆستۆتەوە کە ئەو بابەتە لە گۆڕ دەتوانی ڕوبەڕووەکانی سەرکەوتوبێک تاقۆنا بۆیە ئێستا ئەگە سەیری مەشهدی سیاسی عێراق بکەین کازمی زیاتر خەریکی دوو بابەتی زۆر سەرچین یەکەچیان ڕوبەڕوونەوەی تیرۆرە دووەمیشیان گۆڕینی سەربازی و ناوخۆی و ئەمنیەکانی عێراقەوە دەیەوێت لەو هەنگاوانەوە بتوانانی ینی مؤسسەی عسکەری مؤسسەی ئەمنی لە عێراق کە خۆی سەرۆکی دەستگای هەواڵگری عێراق بووە ئەو مؤسسەیە تەواو کات و بتوانانی هەموو مؤسسەی عسکەری و ئەمنی و هەواڵگری عێراق لە ژێر فەرمانی ئەودا بن تا بتوانانی ڕوبەڕوونەکان ڕوبەڕوونی بەهێز بن ئەوەی دەمێنێتەوە حەشدی شعبی عێراقیە حەشدی شعبی کۆمەڵک فەسیلن ئەو فەسیلانە بەشێکیان لە ژێر فەرمانی حەشدی شعبی بەشێکیان لە دەروی فەرمانی حەشدی شعبین کازمی لە قۆناغی داهاتوو لە پاش ئەوەی کە مؤسسەی عسکەری و ئەمنی عێراق ڕێک دەخاتەوە بەتەکید دەست بۆ مؤسسەیەش دەبا دەیەوێت لە ڕێگای ئەوە چ لەناو سیستەمی بەرگری عێراق جێیان کاتەوە یان ئەوتە تەنظیمی ئەو بارودۆخەی حەشدی شعبی بکات و لە ژێر فەرمانی ئەو دابن لە ژێر فەرمانی کازمی دابن ئەوانە ڕوبەڕووی زۆرن هێزە سیاسی ئەوانەی کە بەرامبەر کازمیشن درک بەوە دەکەن کە کازمی دایەوێت لە قۆناغی داهاتوو لە پاش ئەوەی سەرکەوتوبی لەو قۆناغانی ئێستا دەست بە ئەو بارودۆخە دەبە بۆیە ئەوانە هەموو ئەوانە زۆر باشە لە نێوان ئەم گروپی یارونەیارەدا پاڵپشتی نێودەوڵەتی بەڵێ بۆ کورد کامیانە ئەنی کورد لە گروپەکەی مستەفا کازمیە یاخود لەگەڵ گروپی نەیارانی مستەفا کازمیدا تا ئەو ساتەی ئێمە قسەی دەکەین بە تایبەتی بەشێک لە هێزە سیاسی کوردستانیەکان لەوانەیە چشمانی کوردستانیش سیاستێکی زۆر باش پەیڕەو دەکا بەرامبەر بە عێراق کورد توانیتی لە عێراق نەبێتە بەشێک لەو ململانەیانە و ئەوە ئەسڵی سیاستە ڕاست و دروستەکەیە کە کورد نەبێتە بەشێک لەو ململانەی کە لە نێوان خودی هێزولیانە سیاسەکانن لەسەر ئەوە دوجار ئەوانە کۆ دەبنەوە ینی لەسەر بابەتێکی نەتەوەیی مەذهبی بەرامبەر بە کورد کە دەگێتە سەر مادەی 140 کە دەگاتە سەر کەرکووک و ناوچە دابڕێنەوەکان یا ناوچەکان دەرەوەی کوردستانەکان دەرەوەی هەرێمی کوردستان بۆی ئەوانەیانەکە کۆ دەبنەوە لەسەر ئەو پرۆژەیە بۆیە کورد باشتر ئەوەیە نەسەر ناو ململانێت بەڵام تەماشاکەریش نەبی کورد بتوانانی لە ڕێگای هێزنی دەوڵەتەکان بتوانانی لە ڕێگای ئیتفاقیات و مافەکانی گەلی کوردستان ئەو مانۆرە سیاسی کە لە نێوان هێزلانە سیاسی بەکاربێنی بۆ بەرژەوەندەکانی گەلی کوردستان بە تایبەتی ڕێککەوتنە سیاسەکانی لەگەڵ عێراق ئەو ئێستا ئەو سنتەرانەی کە بۆ هەماهەنگی لە نێوان وەزارتی پێشمەرگە و وەزارتی بەرگری عێراق دروست بوون ئەوانە بەشێکن لەو مانورانەی کە کورد کردیەتی بۆ ئەوەی سوود لەو بارودۆخە سیاسی عێراق وەرگری ئەوانە سەرکەوتن بۆ کورد کە توانیتی
لەو ململانە سیاسی شاراوەی کە لە نێوان هێزە سیاسەکان چ لەناو یەک پێکاتە بن چ لە بینی دوو پێکاتە بن لەگەڵ حکوومەتەکەی کازمی لە عراقدا بەڕێز محمود ینی کورد چاوەڕوانی دەستکەوتە دەست پێکن بۆ ئەوەی ئەگەر بەشێک نەبێت لە ململانێ هیچی دەست ئەکەوێت ئێمە قوارەیەکی سربەخۆین لە هەرێمی کوردستان ینی لە عێراق بۆی ئەمە ناتوانین بچینە ناو ئەوان ئەمە هەتا ئەگەر بگەڕێنەوە ڕابردوو کاتی ئەوەی کە پرۆسەی کێشە لە نێوان مقتەدە سەدر و نووری مالکی دروست بوو بۆ لێسەرنەوەی متمانە لە نووری مالکی سیاسەتی جنابی مام جەلال هەر ئەوە بوو کە کورد خۆی دوور بگری لەو نەوعاوە کە ئەوان گەشتنە ڕێککەوتنێک لەسەر ئەوەی نووری مالکی بگۆڕن لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کورد ئەو کات بێ لەگەڵ لایەنە سیاسەکەی بەرامبەر ڕێککەوی نەک لەگەڵ ئەو بەرەیە کە دەیەوێت لای ببە ینی ئێمە ناتوانین بێن بکەوینە نێوان دوو هێزی ناکۆک بەڵام لە ناو یەک پێکاتە دوو هێزی کە ململانەی شاراوان هەیە بەڵام لە ناو یەک پێکاتە یان لەبینی دوو پێکاتە کە هەردوو پێکاتە لە ڕووی استراتیجیەوە ئەوان کۆکن لەسەر کۆمەڵێک بارودۆکە کە لە زەرری کوردەوەیە وەکو باسم کرد کەرکووک و ناوچەکان کوردستانەکەین دەرو هەرێمی کوردستان بەڵێ ئێمە دەتوانین جۆرێک لەو سیاستە پێڕۆکەین بەڵام نەک لە هەموو بابەتێکەوە نەک ئەمە خۆمان دوور بخێن و چاوەڕێی دەستکەوتکەین نا ئێمە بەشدار دەبین بەڵام نابینە بەشێک لەو ململانەیە بەشدار دەبین لە شێوەی چارەسەر بەشدار دەبین لە شێوەی دروستکردنی دەوڵەتی عێراقی لە شێوەی کۆتایهێنان بەو ناسەقامگیرە سیاسی لە عێراقدا هەیە نمونەی جوانی حکومڕانی پێشکەش بە حکوومەتی عێراقی بکەین ئەو هێزولانە سیاسە ناکۆکانەی عێراق بتوانین لەسەر مێزێکی لەدوانیە بارودۆخەکە زۆر گۆڕاوە لە دوای ئەوەی کە باسی هیچ کاریگەریەکی ناوخۆیی جەنابی مام جەلالەوە گۆڕانکاری زۆر هاتۆتە ئاراوە لە عێراقدا ئەگەر ململانەکان لەو کاتەدا ئاسانتر و وەکو ئێستا نەبوون بەرژەوەندەکان ئاوا لە عێراقدا بە قوڵی بەریەکەون لەوانەیە ئەو کاتە ئێران و ئەمریکا تەداخولیان لە بابەتی سیاسەتی عێراقدا کردوێ بەڵام ئێستا بە خۆدا ماژەت پێدا قەتەرە ئیماراتە سعودیە تەنانەت تورکیاشە ئەن پێدوانیە ئیترێ بێ کورد یەکلابێتەوە بەشێک لا ینی لەگەڵ کام بژاردەی عێراقدا بێت لەگەڵ کام گروپ و لەگەڵ کام تیمی حکومڕانیدا بێت هەتا تەنانەت ئەگەر بۆ نمونە پشتگیری لە کازمیش نەکات لەوانێ بابەتێکی ئاسایی بێت بە پێچوانەوە کاک یوسفیان ئەگەرمە بگەڕێینەوە ساڵی 2011 و 12 بەر لە نەخۆشکەوتنی جەنابی مام جەلال ناکۆچە سیاسەکانی عێراق قوڵتر بوون ئەگەر بگەڕێنەوە زووتریش بەر لە 2010 2007 کە ئەو کاتی هەردوو مەرقەدی بەڵام بە هێندەی ئێستا تەداخولات نەبوو تیرۆرەوە سونەت تۆمەتبارکردن بۆ بارودۆخی عێراق گەشتە با هەبوو گەشتە بارودۆخی عێراق گەشتە ئاستێک کە حربی تائیفی لە نێوان لایەنە سیاسەکانی عێراق و پارەی بەشێک لە وڵاتانی دەوروبەر لە ناو عێراق بە حەجمێکی زۆرەوە بەکاردەهێنرا لە کاریگەری لایەنە سیاسەکان لە عێراق تەنانەت یەک کاریگەری هەبوو ئەوەش اتفاقی نەوەوی بوو لە بینی ئەوروپا و ئەمریکا لەگەڵ ئێرانەوە کە بەشێک لە سەقامگیری یان بەشێک لە استقراری ناکۆچی نێوان ئەمریکا و ئەوروپا لەلایەکەوە ئێران لەلایەکی ترەوە تەنانەت ئەو بارودۆخە بوو بەڵام هەموو وڵاتانی دەوروبەر لە عێراق کاریگەریان هەبوو دەستکاری ناوخۆی عێراقیان دەکرد دەستێوەردانە لە بارودۆخی سیاسی ناوخۆی عێراقیان دەکرد تەنانەت لە ڕووی ئەمریشەوە ئێمە ناڵێم ینی کورد خۆی بە دەربگری لەو هەموو بارودۆخە و مانەوەرە سیاسی لە عێراق نا پێچەوانەوە کورد دەبی کاریگەربی لە عێراق کورد دەبی ڕۆڵی هەبی لە عێراق بەڵام وەکو باسم کرد بەشێک نەبی لەو ململان ینی دووشتی جیاوازن ئێمە نابی بەشێک بین لە ملانە بەڵام بەشێک بین لە چارەسەر بەشێک لە دروستکردنی دەوڵەتی مەدەنی عێراق بەشێک بین لە هێنانی ینی نمونەیەکی جوانی حکومڕانی لە عێراق تا بتوانین هێز لایەن سیاسەکان بکەین دوجار ئێمە بتوانین بەلایانی کەم سیستەمی فیدرالی لە عێراق بچەسپێنین و ئێستا زوو وەکو باسمان کرد بە فشاری خۆپێشەدەران باسی لە هەموارکردنەوەی دەستوری عێراق دەکرا باشی باز لەوە دەکرا کە ئەو دەستورە هەڵبۆشێتەوە یعنی کۆمەڵک خەتەر کەتە سەر هەرێمی کوردستان ئێمە ناتوانین خۆمە بە دوور بگرین بەڵام دەتوانین بەشداریەکی کارایی لە بابەتی چارەسەر لە بابەتی وەکو باسم کرد دروستکردنی دەوڵەتی مەدەنی لە عێراق بەڵام ئێمە ئەگەر ببینە بەشێک لە کێشە لە عێراق بەڵێ ئەو کاریگەری نەگەتیفمان دەکەوێتە سەر ئەنی بەشێک ڕازی دەبن لەسەر عێراق بەشێک نەک بەشێک بێ لە کێشە بەڵکو بەشێک بێ لە ململانێ و جەمسەرەکانی ململانێ لە عێراقدا ململ ئەمن لەگەڵ ئەوەم کە ئەمە ململانە نەبین بەشێک بین لە مانۆری سیاسی بەشێک بین لە پەیوەندی باش لەگەڵ هەردوو پێکاتە سونە و شیعە لە هەمان کات بەشێک بین
پەیوەندێکی باشمان هەبێت لە ناو پێکاتەکانیش لەگەڵ هێزە ناکۆکەوە باسم کرد ناکۆچی شاراویان هێنە ناو یەکتر ئێمە بتوانین پەیوەندێکی زۆر باشمان لەگەڵ هەموو لایەنەکان هەبێ و پێشیان بڵێن ئێمە لەگەڵ ئەوان ململانەکان ململانێکی مێژوویە کاک یوسف یعنی ململانەکان لەسەر دەوڵەتداری نییە ململانەکان لەسەر دروستکردنی عێراق نییە ململانەکان لەسەر ئەوە نیە تا ئەمە بینی بەشێک لەو ململانەیە بەشێک لە ململانەکان مێژووین بەشێک ململانەکان پەیوەندیان بە فاکتەر دەرەچەکانەوەیە بەشێک لە ململانەکان پەیوەندیان بە گەندەڵیەوە هەیە بۆ ئێمە ناتوانین بچین ناو ململانێ وەکو کوردستان بەڵام دەتوانین ئێمە بەشێک بین لە گروپی ڕوبڕووبوونەوەی قەیران ئەو گروپ ڕوبڕوونەوەی قەیران هەر هێزولانە سیاسیەک بێتەنە ئەو گروپە کە تاین ئەوانە ڕوبەڕووی قەیران بێتەوە لە عێراق و بەرەو دەوڵەتی مەدەنی عێراق و بڕۆ ئێمە تاین بەشێک بین لەوەوە و دەتوانین پردێک بین بۆ لە نێوان هێزە ناکۆکەکان تا بتوانین بە پرۆژەیەکی نیشتیمانی چونکە یەک خاڵی زۆر سەرەکیەیە کە پێویستە هەمومان درچی پێوە بکەین ئێمە لە ناو سیستەمی سیاسی عێراقین لە دەرەوەی سیستەمی سیاسی عێراق نین ئەو ناکۆچیانەی کە ئەمە ببینە بەشێک لەوە ینی دوازار دەکەین دەروی سیستەمی سیاسی عێراق ینی وەکو باسم کرد ینی خاڵێکی زۆر جەوهەری هەیە کە ئەو لایەنە سیاسی کە ئێستا ناکۆکن لەسەر گەندەڵی لەسەر شێوەی بەشداریکردن لە قەراری سیاسی عێراق لەسەر فاکتەرە دەرەچیەکان و شێوەی بنوان لە بینی ئەمریکا و ئێران و قەتەر و تورکیا لەلایەکەوە ئیمارات و سعودی لایەکی ترەوە ئەوانە دوازار کۆک دەبن لەسەر کورد ینی هەموو ئەوانە بەلایەکەوە دەنێن دیسانەکە دێنێ کۆک دەبنەوە لەسەر کۆمەڵک بابەت کە پێم وایە خەباتی مێژووی گەلی کوردستان لە ناوچە کوردستانەکان دەرەوە هەرێمی کوردستان بە تایبەتی لە کەرکووکەوە ینی ئەوانە ڕوبەڕووی ئەوانە دەبنەوە بۆی ئێمە پێویستمان بەوە نییە دژی زیاتر بۆ گەلی کوردستان پێیا بکەین بەڵام دەتوانین بەڵانسێک دروستکەین لە بینی ئەو هێزولانە سیاسیانەوە بتوانین خۆشمان وەکو ئەو سیاستەی کە دیسانەکەی دەڵێمەوە جنابی مامزال پێڕەوی کردبوو لە ڕابردوو هەموو ئەوانە ینی ئاماژەن بۆی ئەمە دەبێت ئاماژەنە باش بخوێننەوە باردۆخی سیاسی عێراق باش بخوێنێ ئەو فاکتەرانەی کە کاریگەریان لەسەر عێراق و لە سووریا بیرمان نەچێت لەو ناوچانەی ئەمانە بۆ کوردەکە حزبی سیاسی بێن بابەتانە بوروژێنەتوانکاری لەسەر بکات یاخود دامەزراوەی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەبەم جۆرەیە ئەم نەخشە ڕێگایی کە تۆ ئاماژەت پێدا کورد لەسەری کار بکات بەتاکید هەردووشیان ینی هەم هێزولانە سیاسی کاریگەرەکان لە هەرێمی کوردستان بە تایبەتی ئەرکە دەکەوێتە سەری چێژنیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان لەلایەکەوە و دەسەڵاتە دەستوریەکانی هەرێمی کوردستان کە بریتین لە پەرلەمانی کوردستان بریتین لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانە چۆن دەتوانن ڕوبەڕووی ئەو قەرانە بنەوە ناتوانن ڕوبەڕووی ئەو قەرانە بنەوە یان ناتوانن بەشێک بن لە مانۆری پۆزتیڤ لەو قەرانە ئەگەر کۆدەنجی لایەن و هێزە سیاسەکانی کوردستانیەکان نێتەکایەوە ینی هەموو هێزولانە سیاسەکان نەتوانن ئێستا خۆ دەزانی هەتا باردۆخی هەرێمی کوردستان نیمچە ناسەقامگیرە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە بۆیە متمانە لە بینی هاوڵاتی و سیستەمی سیاسی هەرێمی کوردستان کەوتۆتە پرسیارەوە ینی بۆیە ئێمە ئەگەر بتوانین هێزولانە سیاسەکان ئەو ئەرکە بەخۆی بسپێری و پێم وایە هەنگاوەکانی شمانی کوردستان لە ماوەی ڕابردوو بۆ سەردانکردنی لایەن و هێز سیاسەکان بەشێکە لەوەی من باسی یەکەم لەو چاڵاچە سیاسیەکە بۆ نزیکردنەوەی هێزولانە سیاسەکان لەسەر کاغەزێکی نیشتیمانی ئەگەر کورد کۆدەنگ نەبی بە هەموو هێزولانە سیاسەکان لە هەرێمی کوردستان ئەم باسی کۆدەنجی لە عێراق ناکەم ئەگەر لە هەرێمی کوردستان کۆدەنگ نەبی نەتوانی کێشەکانی لە هەرێمی کوردستان چارەسەر بکە هەموو بە یەک تیم نەچنە بەغدا ناتوانن ئەو مانوورە بکەن و ناتوانن سەرکەوتوش بن بۆیە کە ئەوان ینی هێزولانە سیاسەکان سەرڕای ئەوەی خەریکی ململانەکانی ناوخۆین بەڵام خەریکی کوردیشن ئەگەر سیرکەی ینی ئەوان هەموو دیدارەکانە لە تەلەڤیزیۆن لە قەرارەکانیان ئەوە نییە بەس خەریکی ناوخۆیان بن و خەریکی سیاسەکانی خۆیان بەڵام هەتا پێیان دەکرێت لە ناگەڕێن کورتەنات لەو دروستکردنی ئەو سنتەرانەی یان ئەوانەی کە هەماهەنگی بنیوان وەزارەتی پێشمەرگە وەزارەتی بەرگرین بیان بینە چۆن ڕوبەڕووی ئەو جۆرە بڕیارە دەکەن. بەڕێز محمود خۆشنا و چاودێری سیاسی سوپاس کە لە تەوەری دووەمی گەرماوگەرم لە هەولێرەوە لەگەڵماندا بووی ئێوە شخواتان لەگەڵ.